بەڵێ قوربان ئارەوە هەمومان مشەجەعی فەڕەنساین ئیشەڵڵا کاسەکە هەر بۆ خۆمانە بێ دەی خوا هەگایارێ بێ خوا حافیز بێ. سڵاو قوربان ناشێت تۆش فەڕەنسا بی بژی فەڕەنسا لە خۆتۆ فەڕەنسایکی فەڕەنسا کەی فەریقە؟ وەڵا بەس فەریق نییە. ئەوە مدیر عام بوو منیش لەبەر خاتری ئەو چکە ئەو فەڕەنسایە منیش فەڕەنسام بۆی نان بڕاوم نەکە ئێستا وای لاتوە مدیر عام چی بێ ئەبێ تۆش ئەوە بی بە قوربان. وایە قوربان نردوو بە دوامە؟ ئەو ئەوراق و جەدۆل و شتە و تەواو کردووە؟ واستشتان بێنە قوربان توخوا من پرسیارێکم هەیە دڵم مەشکێنە. دانیشە ئەڵەم جەنابەت مشەجەعی چ فەریقێکی؟ وەڵڵاهی فەتاح گیان ئەوەی ڕاستی بێ خوا ڕاستە و ڕاستی پێخۆشە من مشەجەعی بەرازیلم. ئەڵڵا وە چی ئەڵێ منیش بەرازیلم بۆ تۆش بەرازیلی؟ بەخوا گەورم ئەزانی چۆن سەمرێشی کوردیەکەم بە قوربانی مریشێکی بەرازیلم بەستوانە. وەڵڵاهی دەستە خۆش بەخوا قوربان کە دانیشین بۆ یاری بەرازیل بە دایکۆ بێچوو هەمووی دانیش کوری ئێمە ژوین لە ماڵا بێ بە یەک فەرتەنە کلکی هینی دیا بچڕێما بێ قەزابی. بەخوای گەورم کە بەرازیل گۆڵە کاتی یەکی لە ماڵیەمە ئەوێ بە چەپڵە لێیانێک دراوسەکان وازانە تەقەیە ماکەم دانیشن ئێمە این چەپڵەمان بۆ بەرازیل دەتۆ واز لەوانە بێنە بڕ ئەو جەدۆلم بۆ تەواوکە درەنگە. قوربان وابزان تەواوە خوا بزانم سێ چوارێکم ماوە لە ماڵەوە بیرم چوو جین هەموویم تەواو کردووە. نازانم مۆزوعێک هەیە لە قەینا نایڵ ئادی بیڵە فەرموو. وەڵاهی مۆزوعی فەرەج. فەرەج چیەتی؟ هانی مۆزەفەکان هەیە دژی بەرازیل بوەستن. نەبابە ئەمە قابلی قبول نییە یەک دەنک لە کەسی قبول نییە ڕێگەمەی بچم بە چوار شەق بیێمە واز لەو بێنە کاکە شەق لە کەس زەڵمەیە تۆ مادەم ئەوە دڵسۆزیت و جەماعەتی بەرازیلی وەکو خۆمان ئەوە بڕیارم ماوە بوو کە بە مەسول شوعبە. ئەوە چییە و سڵفێ ئەم شۆ خەوم دی لە خەماکردن بە مەسوولی شوعبە هین یاربیتەوە مەسوولی بەش داهاتە بڕۆ بەلای ئیشتەوە بژی بەرازیل بژی بەرازیل بەخوا کە گۆڵی لێگرێ بە سەعات دەگریم بە سەعات ئاخ بەرازیل لا بڕدەی بين الألمان والإسبان على التعادل المرضي بودري أسينسيو رودي طويل على رودي ممتاز هجوم کاک فەرەجان ئیشەکانمان چی لێوە تەواوت کردووە؟ کوریشی چی بە قورئان یەکیشم بۆ ناگرێ خەریکە ئەو مێشکەمە تاقێ خوا نەکا بۆ؟ خوا معقولە خبڵە فەتە حەسو تۆچی معقولە پلاگان بەرز کردەوە نە معلوماتێ نەزانیاریە لەسەرم ئیشانە ئەوە تا مدی کردێتی بە لبسەی بەش سوورە بۆ خوا تۆ ڕاستەکەی با من یەکشت بە تۆ بڵێم هەرچی مۆزەفەکانی خواریشەوە هەیە هەر هەمویان ناڕازین ئەڵێن ئاخر ئەم کابرایە نازانێ ناوی خۆی بە جوانی بنووسێ چۆن ئەوها کردویانە بە لێپرسراوی بەش خەریکە ئەو مێشکەمە تاقیە منیش سەر لەمە دەرناکەم من ئێستا پێم بڵێ چارەسەر چییە بۆ ئەمە؟ چارەسەر ئەوەیە چاڕوانەکەی بزانین سەرکەوتووە بێ یان نا خوای یارێکە تەواو نەبێت هەرفیکە لێە دۆڕاوین تەواو خوای جان حەکەم لی تێکچوت و پێ 6 دقەی کەی کاتە سەر سەری مەرفیکە لێیا و دۆڕاین ئاخ چ داخێکە کردە دڵمەوە ئەرجەنتین بۆ ئاخر بۆ ئێستا چی بکەم ئەو حیا لەکوێ بێنمەوە چۆن بچمە ناو خەڵک ناتەواو یارێکە تەواو ئاخ ئەرجەنتین ئاخ ئەرجەنتین آخ أرجنتين أرجنتين أنا جنكا ولا لك في قرك ده سلمى چیە فەتاحە باوکە ڕۆی لە چییە بۆ هاکەی ها؟ ئەڵە ژنەکە سیکۆتینی مشکمان هەیە سیکۆتینی مشکە بۆ چیە؟ لەگەڵ تۆزێ سێ چوار کڵۆدیدیتیە بۆم تێکەڵ کە یەک پەرداقی پڕم بۆ بێنە بابی خۆم و ئینتیحارەکەم تازە لە ڕوون نابچمە ناو خەڵک دا هەستە شەو درەنگ هەستە بن و بەیانی دایرە و هەیە هەستە دەوام سبێنێ هەر ناچم بۆ دەوام بۆچی ناچی بۆ دەوام مدیرەکە عقوبە دەیە خەڵک چاوەڕێی ژێردەستی ئێوەیە حەدی چیە من ئێستا حالێن مەسوول بەشم مەسوول چی؟ بەش قوربەسەرە مۆزەفانەی لەژێر دەستی توایە مدیرەکە تۆی کردووە بە مەسوول بەش لەغۆ دێ ئێستا من وەزعم باش نییە ئێستا بەیانی من حەمە ببینم چی پێڵم چۆن لە ڕوون بە سەیری کەم بەدا منە فشەکە کورە قیر و سیا دۆڕا بەڵام چی لەو خەڵکە بکەم بە حەقی قورئان هەر لە ڕوون نایە بچمە ناو خەڵکەوە
من فش بأرجنتينا وكل واب شعلي وبالي وأوه عين تري بن قوم رشت ترن تن 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 ترن